تتزانین li 3/8/2014 xelkê Şingalê tûşî genosaytekê bûn. Beşek ji wan li Kempa Şeriya de Akincîna. Li vê derê behsa jiyana xwe dikin. روش خرابتر بێ خەدەمات کێمتر وەکو دو حالێ ئاوارال کەمپێدا ینی ڕۆژ بڕۆژ خراپتر بێ خەدەمات کێمتر کەمپێدا ینی ڕۆژ بڕۆژ خراپتر بێ خەدەمات کێمتر بن ئەمان کێمترت بێ وەکە بۆ میتال ینی ئاوارێت کەمپا عاقرێ ئەڤەک یادی ینی ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار ڕۆژ بڕۆژ خراپترت بێ خەدەمات کێمترت بن ئەمان کێمترت بێ وەکە بۆ میتال ینی ئاوارێت کەمپا عاقرێ ئەڤەک یادی ینی ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار کێمترت بێ ئاوار کێمترت بێ وەکو دو حالێ ئاوارال کەمپێدا ینی ڕۆژ بڕۆژ خراپترت بێ خەدەمات کێمترت بن ئەمان کێمترت بێ وەکە بۆ میتال ینی ئاوارێت کەمپا عاقرێ ئەڤەک یادی ینی ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار کێمترت بێ خەڵکی کەڤەگەریای شنگ ئاوارێت کەمپا عاقرێ ئەڤەک یادی ینی ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار کێمترت بێ خەڵکی کەڤەگەریای شنگال وەکو دو حالێک ئاوارێت کەمپا عاقرێ ڕۆژ بڕۆژ ئەرزاقی ئاوار کێمترت بێ خەڵکی کەڤەگەریای شنگال ترس ڤەگەریان دیسە ڤەگەریانە سەر ینی حالێک کەمپا ینی چ ڕۆژە خراپترە باس بوو ژادی خراپترە مات کێمتر بن ئەمان